بخير بمامتي. بخير بابا. كڕێک فەحسەکانت وەرگرتەوە؟ دەرچوو بابا دەرچوو. ئەو جارە چ دەرێ؟ دووبارە هیچ. دووبارە هیچ. وەرە کوڕم وەرە با یەک دوو قسانت لەگەڵ بکەم. بڕۆ کچمە تو بڕۆ بت بەخێر بڕۆ. باش مامتي. وەرە. وەرە کوڕم وەرە. وەرە لەکوێم دانیشە وەرە. باشە. جواب دەمە کوڕیم. وەڵێ بابا. نەک ئەو فەحسە. 100 فەحسی دیکەش بکەی هەر ئەوە نەتیجەکەیتی. باشە ئێستامە بەس چێ بابا گیان؟ کوڕم ژنەکەت نەزۆکە منداری نابی. باوکە جان ئەم قسانە مەکە یانی بڵێ نەزۆکە و نازانم چی. باشە دوای خێرمان بۆ بکە با مناڵمان بێتتر ئەمە چییە؟ کوڕم جۆ لە بابت ڕاگرا دەمەیە ژنی دووەمن لۆ بینم. بابا جان چەند جارێک ئەم مۆزوعەتان کردوتەوە من بە هیچ شێوەیە ژنی دووەم نایەنم نامی ئەم مۆزوعەش بکرێتەوە. کوڕی من ئەتوش نەکە تێ نەزۆکە منداری نابی ئەمە دەمانوێت لەگەدا کە ژنەکە لۆ بینین منداری ببی کچی ببی کوڕی هەبی ئەو ماڵم لۆ ئاوەدان کاتەوە. باشە بابا ژیان داجیان عین لە جیاتی ئەوەی کەوا بڵێن ژنی دووەم بێنە دوو ئای خێرم بۆ بکەن بەشک و مناڵێکمان ببێ. هەوکە من تێناگەم کوڕەکەم ئەتو چۆندا دیفاع لەو ژنە نەزۆکە دەکەی؟ باوکە گیان خێزانمە بۆ دیفاعی لێ نەکەم چەندین جارێشکێنەوە لە نەزۆکە نەزۆکەیە بەسە. ئێ کوڕم وەیە نەزۆکە ئەمە دەمانوێت لەگەدا کە ژنی دووەمن لۆ بینی لۆ خاتری وەی کچت هەبی کوڕت هەبی لەبەری بەحەسێنەوە. باوکە گیان بەسە بێزار بووم. وەڵا بابەت تەواو ماکردژنی کوڕەکە گەیشتە ئەو دەرەجەیەی لە سەمنیش هاوا بکە ئەمن دەڕۆم هەتا تووشی چەتەکی نەکردیمە دەڕۆم. دایکە بێزار بووم بەسە بێزار بووم باوکم بواکە. ئەتوو بۆ وا دەکەی کوڕم ئەتوو بۆ وا دەکەی ئەتوو ناترسی بابت شەکرەی هەیە زەختی هەیە لێی بدا و تووشی جەڵتە ببیتن. با خەفە لە من نەخوا هیچ پێویست ناکە دایکە خەفە لە من بخوا. کوڕم بابت حەقیتی ئەمەش پیربووینە دەمانوێت منداڵی خۆمان لەو ماڵی ببینین بگەڕێ و بسوڕێتن هەتا کەنجین چاوەڕوان بینەمە. دایکە ژان من ژنی دووەم نایەنم بەسە وەڵڵە حەزم بە ژنی دووەم نییە پێویست ناکە ژنی دووەم بێنم خێزانی خۆم خۆشە وەڵڵا بێگەردم خۆشە وازم لێ بێنن. باشە باش ئەویشت خۆش بێ ژنی دووەمیش بینە خۆشن ژنی نەخواردیە چی تێدایە؟ باش ئەگە بێگەرزانی دایکە. نازانی کوڕم نازانی. چۆن نازانێ؟ ماڵەچی دیکەت لۆ دادەنین بەشە وەرەوەکەم بێگەردی بە ڕۆژلەک نەوی بە بێگەر هەروە دەزانێ ئەتو لە ئیشێ. دایکە ئەمە بابەتێکی زۆر قورسە ناتوانم ئەوە بڕاردم بەس باشە بیرێکی لێکەمەوە. جواب دەمە کوڕی من ژنی دووەم دەینی بینە ئەگەر نا نیش لەمەوە پاش هەڵس و کەوتم بەرامبەر دەگۆڕم. نا بابی ئەمینی ئەمە قسەم لەگەڵ کردی ڕاست دەبی ڕاست دەبی. وە بەڕاستە؟ ڕاستە بابە ڕاستە لەبەر تۆ دایکم ڕازێ بم. ئەمیر دڵت خۆش کردم کوڕی گەورە ئەمنیش لەمەوە پاش ئەو کوڕی من هەرچی بوێ لەی دەمێ و لەسەر سەری خۆمی دادەم. ئەس دایکە من نازانم ژنە کوێتە ئێستا. کوڕی خۆ ئەمیر غەمی وەت نەبی ئەوە ناسیاوەکی خۆمانە لە خانەوادەکی زۆر زۆر باشە. کچێکەش هەرچی برێن ئەوەمان لۆ دەکا و بە قسەی مەدەکاتم. بەس باوکە جان دایکە جان بە مەرجێ بە هیچ شێوەیە بێگەرد نەزانێ. بێخەم بە کوڕم بێخەم بە لەوەی. بەرە باش.